هەنگاوەکانی هەرێم لەگەڵ ناوەند لەم سات و بارودۆخەدا جددین و متمانی زیاتری نێوان هەردوو لای هێناوەتە ئاراوە. ئەمە بەهۆ هیمەتی وەفدەکەی هەرێمی کوردستان بۆ لە بنیاتنانی پەیوەندی زیاتری نێوان حکوومەتی هەرێم و بەغداد بەتایبەت بۆ ئایندا هەوڵدان بۆ دۆزینەوەی میکانزمی گونجاو و نوێ دەرفەتی متمانی زیاتر دەرەخسێنێت بۆ ئایندەی پەیوەندیەکانی نێوان هەردوو لە وەفدی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی جەنابی کاقوبات لە پەیوەندیی چڕ و پڕدا بوون بۆ ئەوەی بتوانێت ئەو تارمایی و ئەو کلێنەی کە لە نێوان هەردوو لادا دروست بۆ بیڕێوێنێتەوانێ و ئێستاش ئەو پەیوەندیانە بەرەو ئاقارێکی باش ڕۆیشتووە و بەردەوام وەفدی هەرێمی کوردستان لە سەردان و دانووسانەکانی دایە لەگەڵ کاربەدەستانی حکوومەتی فیدرالی و من بەڕای خۆم وا تەسەوور دەکەم ئینشاءالله ئومێدم وایە ئەو پەیوەندیانە دەبێت لەسەر ئەساسێک بنیاد بنرێتەوانێ بتوانین متمانە بژێڕینەوە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا. دیارە ئەم فترێش کە شاندی هەرێم بە سەرۆکایەتی بەڕێز کاقوبات جێگری سەرۆکوەزیرانی هەرێم کە لە بەغدا بوو نەتیجەیەکی زۆر باشی لێکەوتەوە کە نەتیجەکەش ئەوە بوو کە عێراق ئەم هەنگاوینە ئێمە زەڕوڕەکە ئێمە بتوانین ئەمە ئستیغلالکەین بۆ ئێمە بتوانین هەنگاوی داهاتوش نیەت پاکی هەرێمیش لەم ڕۆ دەربخین بەوەی کە ئەم مەسەلەی کۆتایی پێبینین و حلی جەزری و بنەڕەتی و ڕیشەیی بۆ ئەم مەسەلانە کۆتایی پێین بۆ ئێمە بتوانین بەلایەنێکەوە بگەینە مەلفەکانی تر. هەوڵەکانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی عێراق لە پێناو زیاتر خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و بەتایبەت لەگەڵ کارەکانی کابینی نوێی حکوومەتی عێراق بۆ ئەوەی ماف و داواکاری کورد لەو ڕێکەوە زیاتر بەدەست بهێنرێت. و ئەم من ئومێد دەکەم ئەو پەیوەندیانە بەرەو ئاقارێکی باش بڕوە و ئەو پەیوەندیانە ئەوە نەتیجەکانی وردە ئێمە وەردەگرینەوە بەداخەوە ئەوە دوێنێ ماوەیەک بەر لە ئێستا ئێمە بینیمان کە بەرەو شتێکی زۆر خراپ دەڕەوە ئەو پەیوەندیانە بەڵام ئەوە لە دوێنێەوە و بەرەو باشتر ڕۆیشتووە و حکوومەت نیەتەکەی باشە و حکوومەت بەهۆی ئەوەی کەەوە بۆ ئەم نزیکەی مەبلغێکی پارە ناردووە 400 ملیار دیناری ناردووە ئەمە نیەت پاچیە لەلایەن حکوومەتی بەغداوە بۆ ئەوەی ئەو نیەت پاچێ بەرەو ئاقارێکی باش بەرین و پەیوەندیەکانمان لەسەر ئەساسی متمانە جێڕانەوە لە نێوان هەردوو لادا بنیاد بنێنەوە توانین ڕێگەچارەیەکی ڕیشەیی بۆ مەسلەی ڕێکەوتن لەگەڵ بەغدایە جێبەجێکی بەتایبەتی لە مەسلەی نەوت ئەوە گرنگە چۆنێتی ئێمە بتوانین هەنگاوی داهاتوو کە پەیوەندیەکانمان بە قوتکەین ئەوە گەڕاوەوە سەر دام و دەستگاکانی هەم بڵێن وەزارەتەکانی ئیتیحادی و هەم دام و دەستگاکانی بڵێن هەرێمی کوردستان ئەگەر چی با بڵێن 5 وەزارەت تا ئێستا ئەگرانەوەتەوە وەزیری بۆ دانەدراوە بە حکومیەوەی کە زۆربەی لایەنەکان نەیانتوانین مڕەشەحێک دابنێن کە بەپێی ئەو شروط و مەرجانەی کە کازمی دایناوە بۆ وەزارەتەکان و دوو وەزارەتیش تا ئێستا ئەگران نەبووەوە هەم وەزارەتی خارجی و نەفت تا ئێستا بە تەواوەتی ئەویش جێگیر نەبووە لەبەرەوە پاش کۆتایی هاتنی هەموو یا جێگیرکردنی حکوومەتی کازمی هەنگاوی داهاتوو ئەوەیە کە ئێمە بتوانین لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی فیدرالی زیاتر هەماهەنگ بین. وەک چاودێرانی سیاسی ڕوونی دەکەنەوە تاکە ڕێگە بۆ باشبوونی پەیوەندیەکانی هەرێم و ناوەند دروستکردنی متمانەیە لە نێوان هەولێر و بەغداد پشتبەستن بە بنەماکانی دەستور بۆ زیاتر خزمەتکردنی خەڵکی و بەدەستهێنانی مافەکان ئەویش دەبێت لەسەر بنەمای بەرژەوەندی گشتی و تێپەڕاندنی قەیرانەکان بێت. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.